دەست پێکیژەچین لای هەواڵی بەشێک لە هونەرمەندان و کەسایەتی دیارەکانی کورد و نوێچین هەواڵی ئەوانتان پێڕاگەنی دیارە لێر کەمانگەریەکێک لە دەنگە تایبەتەکانی نێودنیای گۆرانی موزیکی کوردی و خاوەنی چەندین بەرهەمە لە ئێستاە ئامادەسازیە کات بۆ دروستکردنی ئالبۆمێک ئەم ئەلبۆمە دیارە لە 7 تراک پێکاتوە و هەر یەکەشیان بە شێوازێکی جیاواز گزارش دەکەن و چەندین زاراوەی جیاواز لەنێو ئەلبومەکە گوێبیستە بین و لە ئایندێکی نزیکیشە وا بەنیازە ئەم ئەلبومە پێشکەش بە گوێگران و هەوادارانی خۆی بکات. هونەرمەند لێر کەماگەر نوێچین ئەلبومی خۆی بەناوی کێبەدارە بڵاوە کاتەوە کەم ئەلبومەی لە تەواوی پلاتفۆرمەکانی میوزیک بەردەستە و هەروە تراکەکانی ئەلبومەکەشی بە شێوەی ڤیدیۆ موشن بڵاو کردوتەوە. جێ ئاماژەی ئەلبومەکە پێکاتوە لە 7 گۆرانی کە بە 3 زاراوی کوردی و چەند ژانرایەکی جیاوازی موزیک ئامادەکراوە و وتراوە و بۆ گۆرانێکیش تابلۆیەکی هونەری تایبەت لەلایەن 7 شێوەکاری کورد کێشراوە. ئەوەی جێی سەرنجەر لە کاتی گوێگرتن لە گۆرانیەکان بینەری تابلۆکانیش بن و بۆ کڕینی هەر تابلۆیەکیش پەیوەندی بە خودی هونەرمەندە شێوەکارەکانەوە بکەن. وەک مناڵێکم تاوتاوم واک وڵات لە خاش دراوم نەساق ماوم لە ڕووخاوە وەرە بەوان گوڵم کەسم کە لە لامی بێدەروەستم لەسەر ماڵم کەڤڕن باڵم 100 ساڵە ئێوارەس حاڵە